بەناوی خی گەورە بەخشەندەمێت هەبان سڵای خی گەورەتانە بێت لە بەرنامەیەکی تایبەت لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونتیژی ئافرەتان پێتان شادەمەوە. 16 ڕۆژ دیاریکراوە لەلایەن ڕێکخراوی نەتێگوتوەکانی ئەمریکا بۆ داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت لە هەرێمی کوردستانشە گرنگێکی تایبەت بەم 16 ڕۆژە دەدێت. ئایا خانمان تەنها لەم 16 ڕۆژەدا دەتوانن داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن یاخو لە ڕۆژەکانی ترشا دەتوانن؟ لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک ڕێکخراومان هەیە کە ڕۆژانە باز لەم بابەتە دەکات و دەیەوێت بیکات بە بەرهەمێک بۆ خۆی و بۆ ڕێکخراوەکەی خۆی. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ڕێکخراوی ترمان هەیە سەر بە لایەنە ئیسلامیەکان و کار دەکەن لە داکۆکیکردن لە مافەکانی خانماندا. لەم بەرنامەیەدا بە میوانداری هەریەکە لە بەدریە ئیسماعیل ئەندامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەدریە خان بەخێر بێت. دکتۆرە هەتاو ئەندامی ڕێکخراوی یەکگرتووی خوشکان. دکتۆرە بەخێر بێت. لەیلا عەلی ئەندامی ڕێکخراوی پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی. بەخێر بن. بەدریە خان دێم بەلای بەڕێزت. 16 ڕۆژ دیاری کراوە بۆ داکۆکیکردن لە مافەکانی خانمان لە هەرێمی کوردستاندا و لە ئەم 16 ڕۆژە لەلایەن ڕێکخراوی نەتێگوتوەکانەوە دیاری کراوە. بەڵام ئێمە دەیبینین ڕۆژ بە ڕۆژ پێشەرکردنی مافی ئافرەت لە هەرێمی کوردستان و لە دنیاشدا بە تایبەتی لە ڕۆژ ئاوادا ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون ئەڕوات و نتیجەکان بەرەو زیادبوون ئەڕوات. پێت وایە ئەمە هۆکارەکەی چییە و ڕێکخراوەکانی ئافرەتان تا چەند دەتوانن گرنگی بەم بابەتە بدەن و کاری لەسەر بکەن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی بۆ جەنابێت بۆ هەڵبژاردننی ئەم بابەتاوە بە خێراتنی هەردوو خوشکی عزیزمەکەم. سەبارەت بە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت ئەمە هەر لە خۆیدا تێبینیمان لەسەر ئەو ناوە هەیە بۆ دەبێت جیاکارین ڕەگەزی بکرێ بۆ دەبێت تایبەت ئەم بابەتی ناویهێنانی ئافرەتە زەق بکرێتەوە. تەنها ئەگەر دیراسە بکەیت توندوتیژی یا بێمافی یا بۆ نمونە زوڵمکردن تەنها لە خودی ئافرەت ناکرێ. بەڕای من 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت بەڕای من ناوێکی تری لێ بنرێ، ئەی خێزان، ئەی مناڵ، ئەی پیاو، ئایا ئەوانە هیچ کاتێک بەرکەوتنیان نەبووە، ئایا زوڵمیان لێ نەکراوە؟ بەڵام دەوترێت ئافرەت ناو خێزانە پیا و زوڵمی لێ دەکات. بەڵام جاری وای پێچەوانەکەشی هەیە بۆیە بەڵام ڕێژە زۆرەکە خانمانە بەتەکید ڕاستە پێدەچێت ئافرەتان قوربانی بن، پێدەچێت جاری وایە هەڵکەوتۆ پێگاتی شوێنێک وابێ ئافرەت زۆر بچەوسێنرێتەوە، ئافرەت زوڵمی لێ بکرێ، ئافرەت ببێ بە تەڵەوە، ئافرەت ببێ بە قوربانی، ئافرەت بەکار بهێنرێ، ئافرەت بە کاڵا بکرێ، ئافرەت کۆمەڵێک ئەنیوای لێ هاتووە کە بە بەردەوامی پشکی شێربەر خودی ئافرەت دەکەوێت لە جانبی قوربانیدا. بەڵام دەبێ ئافرەت زۆر لەوە تۆکمەتر و گەورەتر بێ، نەبێ بە قوربانی، نەبێ بە تەڵەوە، نەبێ بە خۆراکی دەمی گورگە برسیەکان کە هەمیشە لە کەمیدان بۆ خودی ئافرەت. من بەڕای من مەفروزە ئەم 16 ڕۆژە ناوی لێ بنرێ 16 ڕۆژەی خێزان دۆستی یا مرۆڤ دۆستی یا پەروەردەکردنی خێزان یا شتێک لەم بابەتانە. بۆ لە ساڵێکدا ئەم یادا بۆ تا یادێکی جیهانی و تەنها 16 ڕۆژ دیاری کراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی. ئەوان بۆ نمونە مەبەستیانە یا مەرامیانە یا بە جۆرێک لە جۆرەکان وا وێنای دەکەن. ئێمەم 16 ڕۆژە زۆر بە ئەکتیڤانە دائەبەزینە ناو هەموو جمگەکانی کۆمەلگا بۆ وشیارکردنەوەی تاکی کۆمەلگا و هەتا دوایی. ئێمە دەڵێن ئێمەی ڕێکخراوە ئیسلامیەکان هەرچێ ڕێکخراوە ئیسلامیەکە بە بەردەوامی شەو و ڕۆژ ئەخەینە سەر یەکتری، نەک 16 ڕۆژ، بە ڕۆژ و بە شەو خۆبەخشانە، خۆنەویستانە، خواویستانە بە مەبەست و ئامانجێکی پیرۆزەوە هەمیشە لە هەوڵداین بۆ وشیارکردنەوەی کۆمەلگا، تەوعیەکردنی کۆمەلگا، تەوعیەکردنی ئافرەت، پەروەردەکردنی خودی ئافرەت و شارەزا و وشیار و ڕۆشنبیریەکەین لە ئەرک و مافەکانی. بەجێخانی قەوس هەندێک لە ڕێکخراوەکانی خانمان پێیان وایە کە یەکی لە هۆکارەکان بۆ توندوتیژی بەرامبەر خانمانیان ئافرەتان دینە. بەڵام تۆ لێدا قەڵ ئاماژەت بەوە کرد کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی سەربەلایەنە ئیسلامیەکان کارەکەین بۆ داکۆکیکردن لە مافەکانی دین. ئەتوانی ئەمان بۆڕوون کەیتەوە کە یەکێک لە ئەسبابەکان ڕێکخراوەکان پێیان وایە دینە و بەڵام تۆ باز لەواکەی کە دینێکێکن لە هۆکارەکانی سەرکەوتنی خانمان. ئەوەی جێگەی نیگەرانیە لای لایەنە ئیسلامیەکان زۆر بەداخەوە هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، من ناڵێم زۆر بەیان، هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆریانیشی چاکیان کردو و من دەستخۆشی لە خەبات و جوهد و ماندووبوونیانەکەم.
بەداخەوە لە تاریکستانیەکی زۆر داماوان لە دواکەوتنێکی زۆر داماوان لەسەر شێواوێکی زۆر قەتیزماودان بۆیە ئەگەر هەر ئەوەندە بگەڕێنەوە بۆ ئیسلام بۆ مێژوو ئیسلام بۆ جەوهری ئیسلام بۆ ناوەڕۆکی ئیسلام بۆ دەقە قورئانیەکان بۆ بەلاغە قورئانیەکان بۆ نەسەخوایەکان ئەو کاتە ئەزانن ئافرەت خودی ئافرەت لە چه بڵنگۆیەکدایە. ئێمە شانازی بە پێغەمبەری سەرۆرمانەوەکەین عەلەیهی سەڵات وسەلام بە هاتنی ئەو ئافرەت لە بەکەنیزەکردن لە بە کۆیلایەتیکردن لە زیندە بەچاڵکردن لە زوڵم و ستەم لە مافزەوتکردن لە بێبەشکردن لە میرات لە حەق و مافی مارەیی لە نەفەقە پێدانی لە پاراستنی شکۆی لە ڕاگررتنی هەست و نەستی بەس سیرە بخوێنینەوە ئەزانین کە ئیسلام ئەوان بەس ئەوەندە سیرە بخوێن ئەزانن ئیسلام چ مافێکی داوە بە خودی ئافرەت. ئەوەی لای ئەوان چۆنەڵی بۆتە تێبینیکی زۆر بێناوەڕۆک ئەوەیە کە ئیسلام واوێ نادەکات ئەبێ ئافرەت قەتیز بێ لە ژوورەوە دەبێ ئافرەت لە ماڵنەیەتە دەر ئەبێ ئافرەت دایک بێ و ڕۆڵی دایک ببینێ دەبێ ئافرەت بۆ نمونە پێنەگات دەبێ ئافرەت ئازادی نەبێ ئەبێ ئافرەت نەچێتە دەر و ئەم جۆرە دەستەواژانە. بەس ئێمە ڕێکخراوە ئیسلامیەکان من یەکەم خاوەن وەزیفەم دکتۆرەیە خاوەن وەزیفەیە خاتو لەیلایە لەو ڕۆژەوە کە چاوی کراوەتەوە خەریکی کاری چۆنڵی پیشەیی خۆیەتی ئەی ئێمە ئایا خەیرە ئێمە ئێستا بۆ نمونە لە پلەی باڵاداین باگراوەندێکی ئیسلامیمان هەیە بۆ لە ژوورۆ قەتیز نین بۆ ئەرکە وەزیفیەکەی و ئەرکە خێزانیەکە و ئەرکە کۆمەڵاتیەکە و ئەرکە دایکایەتی و هاوسەراتیەکەش ئەەکەین بێ هیچ کۆسپولەمپەرێک. ئێمە شانازی بە دینێکەوەکەین کە خۆی ڕەب العالەمین لە حەوت طەبەقاتی ئاسمان و دیفاعی لە خودی ژن کردووە. زۆر جار ڕێکخراوە ژنانەکان ڕخنە لەوە دەگرن ئیسلام وای کردووە کە ئافرەت بە بەردەوامی بۆ ئەبێ دایک بێ هەدێ بۆن من بە ناوی جیاکاری ڕێگەزی یا بۆ منە یەکسانی ڕێگەزی بە جۆرێک لە نازناوەکان ئەوێت چاواشەکاری لە ناو خودی کۆمەلگاوە سەر لە شێوانێک سەر لە شوێنێک بۆ ئافرەت بۆ خودی ئافرەت دروستکە ئەنی بە جۆرێک لە جۆرەکان خێزانەکان هەڵبۆشێنێتەوە وا لە ئافرەت دەکات بێمنەتی بکە بەرامبەر بە پیاو وا لە ئافرەت دەکات سەنگەر لە پیاو بگرێ وا دەکات هاوسەنگی خێزان تێبدا وا دەکات دژیەک بە یەکێک دروست ببێ نا هەردوو لا بەیەکتریەوە جوانە نابێ ئێمە لە 16 ڕۆژ و بە هەر ناونیشانێک بتێ بەرەنگار ببیتەوە ئەمە ناوی لێ نادرێ بەرەنگار بوونەوە جاری وایە ڕێکخراوەکان واوێ نای دەکەن بۆ نمونە ئیسلام خاندوایی گەرمەوە بۆلات بە باسکردن لە کار و چالاکەکانی ڕێکخراوەکانی خوشکانی ئیسلامی بە تایبەتی ڕێکخراوەکەی بەڕێز قەوس بۆ ئەوی بەتەواتی کە دەڵێ بۆ ڕێکخراوەکان دەڵێن ئافرەت دینە هۆکارە بۆ دینێکە لە سەبەبەکان بۆ زەوجکردنی مافەکانی بڕوان گەشتێک بەناو قیسەی ئافرەتانی دەوری پێغەمبەر بکە نەزانن چ جەوهەر و گەوهەرێک چ چالاکیەکیان هەبووە و چۆن ڕۆڵیان بینیوە لە مەیدانی دەعوەدا لە مەیدانی جیهاددا لە مەیدانی بەیعەتدا لە مەیدانی هیجرەتدا لە مەیدانی فتوادا لە هەموو مەیدانێکدا ڕۆڵ و پێگەی خوانە بووە ئەو قورئانە خواییە سەیرکە سوورەتی نور متەمکامل بەس ئینسان تطبیقاتی سوورەتی نور لە ژیانی خۆی بەردەستە بکە بەختەوەرترین خێزان دەبێ خوای گەورە بە دەق قورئانیەکان بەلاغە قورئانیەکان یا ئەیها الناس یا ئەیها المؤمنون یا ئەیها المسلمون بەردەوامها کە کاتێک خۆی پەروەردگار بەلاغی ناردووە جیاکاری ڕەگەزی نەکردووە بەڵام لە هەندێک حاڵەتدا تەنانەت حقوقیاوە بە خودی ئافرەت و فەزلیاوە بە ئافرەت جاری وایە ڕێکان ڕخنە دەگرن بۆ دەبێ پیاو دوو بەش بەرێ و ئافرەتان بەشێک بەس وەرەوە دیراسی میرات کە جاری وایە 14 جار مافیاوە بە ئافرەت بەزی خاندێم وەسەر بابەتەی کە ئەمپیان وایە ڕێکخراوەکانی هەندێک بەسەر بە لایەنێکی دیاری کراو ئەمە زوڵمێکە لە ئافرەتەکە لە هەندێک بابەتەوە دکتۆرە ماوەیەکە دەبینین بانگەشەیەکی زۆر لە ڕاگەاندنەکان و فۆزایەکی زۆر لە ڕاگەاندنەکان بڵاو بۆتەوە و بانگەشەی بۆ دەکەن کە دەبێت پیا و ئافرەت یەکسان بێت. تۆ وەکو پسپۆرێک لە بای ڕاگەاندنە وەکو ئەندامی ڕێکخراوێکی ئیسلامی چۆن ئەم بابەتە هەڵدەسەنگێنین چۆن باسی ئەم بابەتە دەکەیت ئایا یەکسانی بۆ شێوەیە کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن؟ بەڵێ بەناوی خوای گەورە سپاسی تۆ کەم هێرۆخان بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە بەڕاستی لە سوشیال میدیایە و لە میدیای ئێستاکە بە جۆرێک بانگەشە دروست بووە کە هیچ ئیش نەماوە تەنها باسی ئافرەت نەبێ و مافی بە تایبەتی دکتۆرە ئێستا دەزانین ڕاگەاندن کاریگەریەکی زۆر خێرایی بێگومان کاریگەریەکانی سوشیال میدیا ئێستاکە ڕاستەوخۆیە بە دقیقە بە خولەک شتەکان ئەگات و یعنی شەپۆلێک دروستە بێ ئێستا وەکو ئەم شەپۆلەی کە لەم فترەی دوایە دروست بوو سوشیال میدیا بڵێن خراپە نەخێر بەڵکو ئەتوانێت شتەکان بگەینە بە خەڵکی بەڵام چاواشەکاری زۆر تیا دروستە بێ کێشەکە لەمایە
باست لە یەکسانی کردەوە باست لەوە کرد کە ئێستاکە مەسلەی تونندوتیژی و بە تایبەتی یەکسانی ژن و پیا و ئەو جیاوازی کە دروست دەکرێت لە بینی ژن و پیاوە حەزەکەم کەمێک باسی ئەوە بکەم. یعنی هەر بەڕاستی بەدرێخان زۆر جوان ئاماژەی پێیاکە لە ئیسلامە زۆر بە جوانی ئاماژە بۆ هەردوو ڕەگەز کراوە ئینا خەلەقناکم من ذەکەر و ئونثى، یعنی شتەکان زۆر جوان باس کراون، مافەکان زۆر جوان دیاری کراون. بەڵام ئێستاکە کۆمەڵێک با بڵێن یاسا دانراوە، کۆمەڵێک ئیتیفاقیات کراوە کە ئەمە لەبری ئەوەی ژن و پیا و بکاتە تەواوکاری یەکتر پێچەوانەکەی دروستە بێ کە هەمیشە منافەسەیەکی زۆر، هەمیشە کێبڕکیەکی زۆر جار وای لێکراوە کە هەر یەکەیان لە سروشتی خۆیان هەڵگەڕێنەوە. ئێمە خۆمان نزانین سروشت وا دروست بووە کە هەمیشە تەنانەت نەک لە ناو مرۆڤەکانیشان، لە ناو ئاژەڵەکانیشە، لە ناو سروشتا، لە ناو بێگیانەکانیشە دوو جووت ڕەگەز هەیە، نێر و مێ هەیە. ئیتر ئەمە شتێکە عیلم سەرماندوێتی و لە بەچاوکاری شتەکان هاوکاری یەکترن و ئەگەر بێت و ئەم دوو جۆرە ڕەگەزە لە سروشتی خۆیان هەڵگەڕێنەوە دنیا ئەشێوێ، یعنی بەڕاستی نەکرد سروشتی مرۆڤایەتی سروشتەکانی کەستێک ئەچێت کەواتە ئێمە شتێک ناتوانین دەستکاری بکەین کە لە دەسەڵاتی خۆمانان نیە. ئێمە لە کاتێکا کە ئەوترێ ژن و پیا و پێویستەکە ئیشەکانی خۆیان یەکسان بکەن بیگۆڕنەوە بەیەکەوە، هەندێک جاری سەبانگەشەی ئەوە ئەکرێت کە پێویست ناکات ژن ببێتە دایک، پێویست ناکات ژن شوو بکات. یعنی ئێستا بەداخەوە ئەڵێم، یعنی من لە عیلمەوە ئێستاکە ئەم قسانە ئەەکەم. کاتێککە شەپۆلەکانی فێمینیزم هاتن، شەپۆلی یەکەم ئێستاکە باسێکی ڕێکخراوەکان کرد بە تایبەت ڕێکخراوەکان کە باگراوندێکی ئایدۆلۆژیایەکی ئیسلامیان هەیە، لەوانەیە بڵێن ئەمانە بە شێوەیە چۆن ئیش دەکەن لە ناو مەسلەی ژنان و کارکردن بۆ ژنان. خۆی لە ڕاستیە سێ شەپۆل هەبووە، لە سێ شەپۆلی کاری ژنان هەبووە، با بڵێم سێ شەپۆلی فێمینیزمی هەبووە. شەپۆلی یەکەمیان کە تقریباً لە 100 ساڵێکەوە هەتاوەکو ساڵەکانی 50کان بەردەوام بووە، تەنها بانگەشەیەکی زۆر سادەی مافەکانی ژنانیان کردو. بۆ نمونە وتراوە لە موچەیە با یەکسان بن، با ژینگەی کاریان باشتر بکرێ، با بەشداری سیاسیان هەبێ، با مافی حەزانەیان هەبێ، با مافی ئەویان هەبێ. هیچ داواکاریەک لەوانەی کە شەپۆلی یەکەمی ڕێکخراوەکانی ژنان کردویانەیە بڵێن شەپۆلی یەکەمی فێمینیزمی کردوێتی لەگەڵ سروشتا نادۆست نەبووە، نادروست نەبووە. بەڵام کێشەکە لەوا دروست بوو کە وردە داواکاریەکان لە شێوەیەکی ئاسۆیە بووە، شێوەیەکی ئوفقی هەموو بەشەکانی تری گرتەوە. بۆ نمونە هەمیشە ئەوترێ کە توندوتیژی لە خێزانە بە تایبەت بەرامبەر بە ژن هەیە، وایە؟ ئەمە منە پرسم، ئایا ئەم توندوتیژیە هەر لە وڵاتانی ئیسلامیایە؟ خۆی ڕاستە توندوتیژی هەیە، ئێمە بێعتیراف بکەین بەوە ئێستاکە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ هەر لە 3 ژنێک توندوتیژی بەرامبەر ئەکرێ لە هەموو جیهانە. ئایا ئەمە هەر لە وڵاتانی ڕۆژهەڵات و ئیسلامیە هەیە؟ نەخێر، توندوتیژیەکان لە وڵاتانی ڕۆژاواش هەیە. ئایا توندوتیژی لە ئێستای هەیە؟ نەخێر، لە مێژووە هەبووە، لە ئێستای هەیە. دوای دڵنیام توندوتیژی هەر ئەمێنێ چونکە یەکێکە لە سیفاتی مرۆڤەکان. بەڵام ئایا کێ بەرپرسیارە لەمە؟ ڕێکخراوە فێمینیزمەکان هاتوون ئەڵێن مادەم لە ناو سەقفێکی خێزانە ژن و پیاوێک هەیە، وە ژنە پیاوەکە بەهۆی هێز و بازوویەوە، بەهۆی باڵادەستیەوە، بەهۆی ئەو کولتورانەی کە تا ئێستا پیاویان بە بەرزداناوە و ژینیان لە پلە دوواداناوە، کەواتە بە ژن خۆی بچووک نەکاتەوە بڕواتە ناو خێزانەوە. ئەمە یەکێکە لەو بانگەشانەی کە بە ترسناکترین بانگەشە دەئەنرێت، چونکە کە خێزان نەما هەموو شتێک هەڵەوەشێتەوە. ئێستا لە ئەوروپا تا ڕادەیەک ئەم ئیشە سەری گرتووە بۆیان، ینی تا ڕادەیەک خێزانەکان لە ئەوروپا هەڵوەشاونەتەوە، تا ڕادەیەک ژن لە ئەوروپا ئیشی ژن نییە. بۆ نمونە ئیشی ژنانە ناکات. من ناڵێم قاپشتن و ئەوانە، چونکە تەنانەت بە ئەو ڕاستیەش بڵێم تەنانەت لە هیچ دەقێکی ئیسلامە نەوتراوە ژن ئەبێ ئیشی خزمەتکردنی ماڵ بێ، بە هیچ شێوەیە ئاماژە لە هیچ شوێنێکان نەکراوە. کاتەکە کاتێ پیاوێگەڵێ نەخێر هەرتووە بێ قاپشوێ هەرتووە ئەبێ گسک بێ هەرتووە بێەوە بکەی نەخێر. ئێستا کە ژن و پیا چوونەتە دەرەوە هەردووکیان مامۆستان، مادەم ژنەکە هاوکاری پیاوەکەکە لە دەستخستنی بودجەیەکە بۆ خێزانەکە، کەواتە بێ پیاوەکەش هاوکاری ژنەکە بکات لە ئیشی ماڵە، چونکە خۆمان نەزانین ئیشی ماڵ پڕوکێنەرە. بەڵام زۆر جار بەداخەوە لە هەموو کولتورەکانە نەکردن کولتوری ئێمە، من ئەمە هەمووی گێڕمەوە بۆ کولتور، نە هەموو کولتورەکانە وادانراوەڵەن نەخێر ئەمەیان ئیشی ژنەوە، ئەمەیان ئیشی پیاوە، ئەبێ ژن لە ماڵەوە ئیش بکە و پیا و ئیسراحەت بکە و پاڵاتەوە، کەمە لە هیچ شوێنێکی
لە هیچ دقێکی ئیسلاما ئاماژە بە من نەدراوە من بەخۆمەوە قسە ناکەم بێگومان بە دوایە ڕۆیشتوم. بەڵام دکتۆرە کولتور کاریگەریەکی هەمووی کولتورە ئیجابی و سلبیشی هەیە ناو بێگومان کۆمەڵگادا. وەختی خۆی کە ئەم ئیشەدا بەش کراوە لەبەر ئەوەی ژن تەنها لە ماڵەوە بووە وە زیاتر مەشغوڵی مناڵ پەروەردەکردن و زیاتر لە ماڵەوە بۆ ئێکە ئیشی نییە ئەبێ ئیشی ماڵەوە بکە. بەڵام ئێستاکە کە چۆتە دەرەوە کۆمەڵگە وای کردووە ڕۆشنبیری بە هەر چۆنێ بڵێن لایفستایلی ئەمڕۆ وای کردووە ژن هاتۆتە دەرەوە وایە ژن ئیشەکە. ئێستاکە هەندێک کەس ڕخنە لەوە گرنەوە ژن هەم هاتە دەرەوە هەم ئیشی دەرەوەشیان پێکرد هەم ئیشی ماڵەکەشی هەر لەسەر لا نەچوو هێر بەڕاستی وایە ئەگەر بڵێم لەوانەیە لە سەدا وازام 30 بۆ چ لە ژن ئێستا فەرمانبەرە و لە دەرەوە ئیشەکات ئەرکەکانی بۆ 2 قات و 3 قات بۆتەوە چونکە لەگەڵ ئەوەی هاتە دەرەوە بەڵام کولتور نەگۆڕە کولتوری ئەو پیاوە نەگۆڕا بڵێ با من هاوکاریەکی ئەم ژنە بکەم من ئەمە بە عمومی قساکەم لەوانەیە هەم بڵم کوردستان وایە هەموو وڵاتانی چواردە وروان ئەوروپاش وایە کەواتە لێرەوە کێشەیەکی تر بۆ ژن دروست بوو وتیان مادەم ژن ئەم هەموو ئەرکەی لەسەرە لە ناو خێزانە کەواتە باش شتێک نەمێنێ بە ناوی خێزانەوە کە تەنانەت ئێستاکە فێمینیزمە جەندەریەکان یا فێمینیزمە ڕادیکاڵیەکان ئەڵێن مەسەلەی خۆشەویستی نێوان کچ و کوڕ و ژن و پیا و ئەمانە بە حاڵەتێکی زۆر ئەوە نیە پێزرا و سەیرەکان ئەڵێن مادەم ئەم ئەبێتە هۆی لاوازی ژنان کەواتە باش شتێک نەمێنێەوە مەسەلەی مناڵبوون و ئەو شتانە هەر بە تەواوەتی وای لێ کراوە کە ژنەکان لە سروشتی خۆیان هەڵگەڕێنەوە ئەتوانین بڵێن پیا و ژن یەکسانن پیا و ژن لە مافا یەکسانن بێگومان ئەوە لە مافا هەمیشە یەکسانن بەڵام جۆری ئەرکەکانیان بێگومان جیاوازە جۆری ئەرێک هەروەکو چۆن وتم یعنی لە هەموو شوێنەکە مەسەن ئەرکی من ئەوەیە مامۆستا بم ئەرکی تۆ لەوانەیە ئەوەیە کە پارێزەربی ئەرکی کەسێکی تر ئەوەیە بەڵام ئەرکەکانیش وەکو سیستمێکی خێزانی ئەرکی ژن لەبەر ئەوەی کەوا دانراوە لەوەتی سروش دروست بوو خوای گەورە مرۆڤی دروست کردووە ئەرکی مناڵەوە خستنەوە و مناڵ خستنەوە لەسەر ژنە کاتێککە تۆ ئەڵەی باژن ئەوەن ئەو دەورە نەبینێ ئەو کاتە مرۆڤایەتی تەواو ینی بەرەو لە ناو چوون ئەبەی کاتە ئەم بانگەشەی ئێستاکە لە ئەوروپا سەری هەڵداوە بەڕاستی ترسناکە. دەست خۆش بێ دکتۆرەگیان لەیلا خان ئێمە دەبینین لە 16 ڕۆژەی بەرەنگایبوونین تونندێژی خانمانە بە ئاماژە بۆ دەکرد کە بەرگی لە مافەکانی ئافەتان بکەین ئێمە وەکو بە تایبەتی ئەم سانەتان کە لە ڕێکخراوێکی ئیسلامی کارەکەن و بانگەش و ئایدۆلۆژیایەکی ئیسلامیتان هەیە چۆن بتوانین بەرگی لە مافەکانی خانمان بکەین و چۆن بتوانین پارێزراوێکین مافەکانی خانمان. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی بەرنامەکە وەسەلام ڕێزم بۆ بەڕێستان و بینەران طبعا سەبارەت بە ئەم 16 ڕۆژەی بەڕەنگاربوونەی توندوتیژی من سەرەتا بێ بڵێم نەوە وەکو مسلمان نەوەکو کورد من هەرگیز لەگەڵ ئەوەیە نیم کە کاتێک ئومەمی متحیدە ئەم چەند ڕۆژە دیاریەکە بۆ بەڕەنگاربوونەوەی توندوتیژی ئەگەر بگەڕێینەوە بۆ دیرۆکەکەی بۆ مێژوەکەی کاتێ لە دۆمینکە ئەو چەند سێ خوشکە هینەبن بەڵێ من ڕێز لە خەباتیان نەگرم لەو توندوتیژێ بەرامبەریان هەتا ئێستاش کە هەیە و بەردەوامە ئەکرێ ڕێزیان لێ ئەگرین لە خەباتیان بەڵام ناکرێت تۆ بیست خاوەنی 182,000 ئەنفال و 5,000 شەهیدی کیمیاباران لەبەر ئەمە بێدانیشیت بەرنامە بکەیت و نازانم چالاکیەکانی توندوتیژی بکەیتە ئەم ڕۆژە لە کاتێکا ئێمە خاوەنی کەسانێکین کچانێکین کە چ بەجێ ماو چ ئەوانەی کە تیا چوون لەو کارە ساتانە یعنی توندوتیژی تراژیدایەکیان بەسەر هاتووە کە باوەڕ ناکەم وێنەی هەبێ لە جیهانە ئێستا ئێمە بۆ ئەبێ ئەم ئیملاعاتەی ئومەمی متحیدە بێنی و لێرە بۆیە هەمیشە بەرەو چالاکیەکانی بڵێن لە سیستەمێکی جیهانیە کە ئەمە فەرزەکە بەسەرمانە بەڵام ئەبێ ئێمە بوونی پێویست نییە ئەبێ ئێمە بوونی خۆمان بسەلمێنین بەوەی کە پەیامی ئێمە جیاوازە و ئەوەی کە ئەو ئەیکات هەمیشە هەڵە بۆ ئەو یەکێشە ئەنێتەوە بۆی بیژمێرێت پەیامی ئێمە ئیسلامی زۆر لەوە جیاوازناهێڵین کێشەکان ببێت تاوەرە زۆر باشە لەیلا خانکەوەتا خانمێک کە شارەزای لایەنی پیرۆزی ئیسلام و مسلمانە چۆن بتوانێت داکۆکی لە مافەکانی خۆی بکە بەبێ گەڕانەوە بۆ ڕۆتی فێمینیزم بێ یاخود جێندەر بێ ئێمە هیچ کات پێویستمان بەوەنێ ئێمە بێ داواکردن خی گەورە پێی بەخشیوین یعنی ئێمە ئەو مافەی کە خوای گەورە پێی بەخشیوین ئێمە
هینمان خەباتمان بۆ کردووە هیچ خوای گەورە وەکو هەدیەک پێی بەخشیوین لە قورئانی پیرۆزە لە سەرەتای هاتنی ئیسلام کە زۆر جار باس کرا و حەز ناکەم بگەڕینەوە بۆ کاتە لە ژیان و سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ خوشکانیش ئاماژەیان پێکرد ئێمە پەیامێکمان پێیە ئەو پەیامەی کە ئێمە پێمانە دەست ئەخاتە سەر برینەکانی کۆمەڵگە نەک بێی کێشەیەکی هاوردە بێنی زەقی کەیتەوە لە ناو کۆمەلگاکەیە یعنی ئێمە ئێستاکێ بۆچی ئەبێ ئەو پرسیارە بکەین بە تایبەتی ئێمە ئیسلامی ئەبێ بەرۆکیان بگرین بڵێین بۆ تا ئێستا ئەوە چەند ساڵە بزانین کێشەکان بۆ بەرەو سەرەوە ئەڕواتون و تیژەکان بۆ لە شێوازی جۆریش و ژمارەشا زیاد ئەکا یعنی ئێمە پێشتر ئەگەر جۆری تونند و تیژەکانمان جیاواز بووە ئێستاکە هەم جۆری زیاد بووە هەم لە ژمارە زیاد ئەکا یعنی تونند و تیژەکە وای لێ هاتۆ پەلی کێشاوە بۆ نزیکترین ئەندامانی خێزان ئێمە ئەبێ بین ئەمانە دیراسە بکەین بزانین هەڵەکانی ئەوان کامانەن ئێمە نین لەگەڵیانە هاو ئاهەنگ بین یعنی ئێمە بین لە بری ئەوەی محکەمەیان بکەین لە بری ئەوەی بڵێن یعنی ئەو پەیامە جوانەی کە ئێمە پێمانە ئەمە ڕاستەکەیە بۆ نمونە ئێمە مەسەلەن پەیامی ئێمە لەگەڵ ئەوانە ئەگەر کار بکەین زۆر جیاوازە من بڕۆم لەگەڵ ئەوانە بوەستم داوای چی بکەی داوای ئەو قانونە بکەی کە ئەو هاوردەی کردووەڵێ چی ئەڵێ ئەبێ مەسەلەن قەدەغەکردنی فرەژنی بۆ نمونە یان بە زۆر یعنی تەمەنی قەدەغەکردنی فرەژنی ڕەخنەیە کە ڕەخنەیە کە لایەنی پیرۆزی ئیسلام ئەگیرێ بەوەی کە زوڵمێکە بەرامبەر بە ژنێکە چۆن وەکو لایەنێکی ئیسلامی چۆن لەم بابەتە ئەڕوانیت طبعا ئێمە ئەو پرسیارە هەرکە لە ئیسلامیەگە کرێڵێ ڕاوچێ بەرامبەر قەدەغەژنیە مە هەر خۆی خەوشی عەقیدەی دروست دەکا یعنی تۆ پەیامێک قورئانێک ئایەتێک لە سەریەتی و ڕەوایەتی پێداوە بە شێوەی مەباح دایناوە یعنی ئێمە نەفەرزە و طبعا نەسونەتە بەڵام مەباحە ڕێ پێدراوە بۆ چارەسەرکردنی زۆری کێشەکانە کە ئێستاکێمە و کێشەی کەڵەکە بوومان هەیە لەوانەیە هەنێکی لەبەر ئەوە بێکەوەیان لێ کردو لە عورفەکە گەرێکی ئەمە بکە هەڵەیەکی گەورەی کردو و تاوانێکی کردووە یعنی ئەمە وای لێ هاتۆ لە کۆمەڵگەیەکی ئیسلامیە ئەم شتانە زەقەکەنەوە بێ ئێمە تەصحیحی ئەو دەستەواژانە بکەین تەصحیحی ئەو فکرانە بکەین کە ئەو ئەوێ بیکاتە کولتور ئەوێ بە قانون بیکاتە سەقافە ئێمە ئەو پەیامەی کە پێمانە ئەتوانین بیچەسپێنین و ئەتوانین هاو ئاهەنگ نەبین لەگەڵ ئەوانە یعنی ئەو یەت کۆڕەگرێ و هین پێشتر بەداخەوە لەگەڵیان وەستاون کە داوای بە زۆر بە شودان و نازانم هێنانە خوارەوەی تەمەنی زەواج و هەروەها بە زۆر بە شودانیان هێنانە خوارەوەی تەمەنی زەواجە دینیشە نییە هێنانە بە زۆر بە شودان نییە ئەوە ئەوێ دروستیکە ئەو ئەوێ دروستیکە یعنی ئێستاکێ کەسێک لە خوار 18 ساڵەوە کە خۆتان قانونەکەی سیداوەزانن لە خوار 18 ساڵەوە ئەڵێ هەر مناڵە تا 18 ساڵ مناڵە یعنی ئەمە تا 18 ساڵ ئەگەر ئەیەوێ بیکاتە قانونێک کە ئەگەر ئەم کچەت پێش 18 ساڵ زەواجی کرد ئەم بێ بە جەریمەی دانێ بە تاوانی دانێ سزا بدرێ باوکەکە لەیلا خانەگەرم بۆلاش بۆ ئەو دیاریکردنی تەمەنە لە ڕووی یاسایە و لە ڕووی دینیشەوە بەدرێ خان ڕۆتی لە هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە بە ناوی ڕۆتی فێمینیزم و ڕۆشنگەری فێمینیزم داوای ئەوەکەن کە ئافرەت بنە دەر لە خێزان پێگە و نرخی ئافرەت بەرەو کەمبوونەوە بڕوات باس لەوە دەکەن کە ئافرەت زوڵمی لێکراوە لەوەی لە ڕووی مارەییەوە لە ڕووی میراتەوە لە ڕووی فرەژنیەوە ئێوە و کوڕەخراوەکانی کە ئایدۆلۆژیایەکی ئیسلامیتان هەیە کە کار دەکەن بۆ داگیرکردنە مافی ئافرەت چۆن ئەتوانن بە پێچەوانی ئەوانەوە کار بکەن و چۆن ئەتوانن ئەم مافە بگەڕێنەوە باسیکەن بەڵێ دەست خۆش بێ من لێرە پەیامێکم بۆ ئەو ڕێکخراوانە هەیە کە بە هەر ناونیشانێک کار دەکەن لە بواری خۆیاندا دەست بردن بۆ هەندێک بابەت لەم کۆمەڵگەی ئێمەدا کە لە 1970 مسلمانە هێڵی سوورە بە نمونە ئەم دێ بابەتێک ئەوروژێنێ یا دژی بابەتێک ئەوەستێ یا دژایەتی سەنگەرگرتن لە خودی قورئانەگرێ ئەمە لە خۆی لە خۆیدا ئەمە بەڕاستی هێڵی سوورە ئەمە چۆنەڵی سوکایەتیکردن بە پەیامێکی خۆی ڕەب العالەمین ئەگەر باوەڕت بە حرفێکی قورئان نەبێ ئەوە بەڕاستی
بەرامبەرەکەی ئەوە خوا ڕەحم بە حاڵی بکە ئەوەی تر بۆ خۆی جێدێڵم بۆیە بەڕاستی تۆ گەربەی بە هەر ناونیشانێکەوە جی پەیامی خوا کەلامی خوا ئاینی پیرۆزی ئیسلام بدوێمە هێڵی سوورە کۆمەلگا ئەمەی لە قبول ناکە عرف و عاداتی کۆمەلگا ئەمە قبول ناکە دین ئەمە قبول ناکە بۆیە ئەگەر ئەو بە هەر ناونیشانێک ئەم بابەتە وێنا بکە و ئۆباڵی زوڵم وەستەم و ئازار و ئەشکەنجەدان و بێمافی و دەرنانی ئافرەت لە ماڵ و چەسانەوە وێنای بکە بە وێنایەکی دینی بە وێنایەکی ئیسلامی ئەمە ئەو پەڕی هەڵەی کردووە وەرە سێرچێککە بەناو خانەوادە ئیسلامیەکانە و حیزبە ئیسلامیەکانە و ڕێکخراوە ئیسلامیەکانە و خانەوادە ئیسلامیەکانە بزانە بە پەنجەی دەست ناژمێرن ئەو گرفت و کێشانەی کە هەن ئایا چەند خێزان لە ناو کۆمەڵگەی لە ناو ئیسلامیەکاندا هەڵوەشاوەتەوە و چەند ئافرەت بێماف کراوە چەند ئافرەت زوڵمی لێکراوە چەند ئافرەت چەسێنراوەتەوە کێ لە ئافرەتان بەڕاستی ئەو چوارچێوەی شریعەتی ئیسلام و مافێکە لە چوارچێوەی دینە بۆی دانراوە پێی نەدراوە بەداخەوە ئەوان دەست ئەبن بۆ هەندێک بابەت کە هەم بەڕاستی خەڵکی مسلمانی ئایندۆز لە خوان دەتۆرن هەمی جاری وایە زانایانی ئاینی لە خوان دەتۆرێن جاری وایە ڕخنا لە زانایانی ئاینی گەڵن پەیامی خوا وەکو خۆی ناگەیەندرێ تەفسیر و تەحلیل و تەویلی خراپی بۆکرێ بەڵام تۆ وەرە ئایا هیچ علمێکت پێ لەسەر تەفسیر و مفەسیرینی قورئان ئایا لەسەر فەرمودەکانی پێغەمبەر ئەکرەم هیچ لە فقه هیچ معلوماتێکت پێیە ئایا لە سیرە هیچ معلوماتێکت پێ جارە وەرە خۆت ڕۆشن بیکە ئەنجا ڕەخنە لە بەرامبەرەکەت بگرە ئەوان دەست ئەبەن بۆ زانایانی یانی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەو چۆنەڵەی حقوقە جوانەی کە بە خودی ئافرەت دراوە لە چوارچێوە دینەکە ئەم بە بێمافیدانێ نەخێر من دەڵێم ئیسلام بە ئەو پەڕیشانازیەوە دەیڵێم هەزار و ئەوان پێدەچێت چارەکە سەدەیەک بێ باسی بەرەنگاربوونەوە بکەن بەڵام پێغەمبەری سەرۆرما عەلەیهی سەڵات و سەلام 1400 وات بۆ 45 ساڵ دەچێ هات پێش ئەوان بە ئەو پەڕی جەختەوە مافی ئافرەتی سنت باشە ڕەوایەتی بە ئافرەتدا باڵانسی ئافرەتی بەرز کردەوە حقوقی پاراست و بەڕاستی بەخوای پەروەردگار پەیامی هەیە بۆ ئەو کەسانەی کە زوڵم لە ئافرەت دەکەن لە بواری میراتدا لە بواری مارەیدا لە بواری نەفەقە پێداندا لە ئازار بۆ ئەوانە مافەکە ئەوان ئەیان لێرە دەرەوە دەبێت لە ئەوروپا و ڕۆژئاوا و ئەو ڕێکخراوان فیمینیستانی کە بە زۆر ئیجباری ئافرەت کەم بڕاتە دەرەوە ڕۆڵی پیا ببینێ ئیسلام هاتووە لەگەڵ ئەوەدا ڕێی لێ نەگرتووە لە تێگەیشتنی لە پێگەیشتنی لە کاری لە وەزیفەی لە هەموو ئەوانە هانی دەدا بۆ پێگەیشتن و پڕکردنەوەی فراغەکان بەڵام لەگەڵشە تەکلیفی مادی ناخاتە سەر لەسەر پیاوە نەفەقەی بدە مافی خۆیەتی ئەو ئابووریەی کە هەیەی بۆ خۆی بە تەحەکومی پێ بکە بەڵام ئافرین بۆ ئافرەتانی کە هاوکاری هاوسەرەکانیان من پارەیەک ئابووری دێمە سەر ئابووری سەر بەخۆ بەدرێ خان هێنانە دەرەوەی خانمانە ناو ماڵدا لێکەوتەکانی چی بێ دوێ بۆ ناو کۆمەلگا من ئەگەر وەکو کتاکێک ئیسلامی لە خۆمەوە وێنایی ژیانی خۆم بکەم ئەگەر بۆ من ئەگەر ئافرەت پەروەردە بکرێ باگراوەندێکی دینی هەبێ باوەڕێکی عەقیدە و پۆڵاینێکی بەهێزیە بێ لە خواترسانی هەبێ ئافرەتێک بێت کە بەو باگراوەندە جوانەوە چووە دەرەوە مەترسی لەسەر ژیانی لەسەر حیاتی لەسەر خێزانی لەسەر مناڵی لەسەر هاوسەری لەسەر پێگە کۆمەڵاتیەکەی لەسەر کارە وەزیفەکەی دروست نابێ ئەی ئەگەر بۆ نمونە کەسێک چاوجۆی نەکرابەوە لە مافی ڕۆشن بیر نەبوو نەیزانی ئەرکەکەی چییە و بۆ نمونە ڕێکخراوەکانی دەرەوە تەسیر و کاریگەریان لەسەر دروست کرد بە ناوی ئازادی و بە ناوی یەکسانی جێندەری و بە ناوی دەربڕینی ئازادی ڕەها و هەندێک لەم دەستەواژانە وای لێ دەکەن بەرەو خلیسکانی دەبن نا ئەگەر ئافرەتێک ڕۆشن فکر بێ ئەگەر پەروەردەکراو بێ ئەگەر باگراوەندێکی دینی هەبێ هیچ قووەت و هێزێک ناتوانێت بینەخشێنێ ئەتوانێت هاوسەنگی ڕابگرێ ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ڕەگەزی بەرامبەریدا دژایەتی نەکە بێمنەتی بەرامبەر ڕەگەزی بەرامبەری نیشان نەدا ئەتوانێت لەگەڵ هاوسەرەکەیدا چۆنەڵەی ژینگەیەکی ئارام و تەندروست بۆ خۆی و ماڵ و مناڵی دەستەبەر بکە ئەتوانێت مناڵانێک پەروەردەکە بەڕاستی کۆمەلگا لە دەستی ئەمین و ئارام و ئاسوودە بێ بەڵام من چی لە تاکێکی ئەوان بکەم کە بۆ نمونە پەروەردەکراونێ کاتێک دەچێتە کۆمەلگا و لە ماڵ دەچێتە دەرەوە بە جۆرێک لە جۆرەکان دەخلی سکێ و فری و دەدرێ من دەڵێم ئیسلام ڕێگری نەکردووە لە ئافرەت بۆ خزمەتکردنی بۆ چوونە دەرەوەی بۆ کاری وەزیفی بەڵام لە چوارچێوە شەرعیەکەدا سنووری شەرعی پارێزێ بە هەموو شێوەیەک ئاینی پیرۆزی ئیسلام لە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ئاماژە بۆ کراوە ئافرەت دەتوانێت خاوەنی ئابووری سەربەخۆی خۆی بێت
لە دوای سیستەمی سەرمایه‌داری لە هەموو دنیادا بە تایبەتی لە ڕۆژئاوا دەبینین ئافرەتان داوای ئەوانەکە کە ببنە خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆیان بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵی ئیلتیزاماتی زۆر لەسەرشانی دروست بوو تا چەند ئاینی پیرۆزی ئیسلام توانێتی ئەم تەوازنە ڕاگرێت لە نێوان خێزان و خاوەنی ئابوورێکی سەربەخۆ بۆ ژن. ئیسلام بۆ میراتی داناوە بۆ ئافرەت. ڕاستە پێ دەچێت ئێستا ڕێکخراوە ژنانەکانەوەمان پێ بڵێن بۆ ئافرەت بەشێک دەبە پیا و دوو بەش. بە زۆرە تۆ دیراسەی بکە 14 جاری وایە 14 جار ئافرەت لە پێش پیاوەیە باشە بۆ ئەویان وێناناکە. بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بە قینتار مارەی بۆ ئافرەت داناوە لەبەرەوەی حقوقی پارێزە خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆی بێ بۆ میراتی پێدا بۆی خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆی بێ بۆ ڕێگری لە کاری وەزیفی نەکەوێت لەبەرەوەی خاوەنی ئابوورێکی خۆی بێ. بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئابووری ئاین پوری ئیسلام ڕێگری لە ئابووری سەربەخۆ نەکردو با ئەمە ڕێکخراوەکانە بابەتەش بەلاڕێدا نەبن و چاوەشەکاری بۆ کۆمەلگا دروستکەن. ئەوەندە ئێمە شانازی بە ئیسلامەکەمانەوەکەین هیچ مەجالێکی نێشە تۆ حقوقی خودی ژن و خێزان و تاکی خێزان و مرۆڤایەتی پێشێل بکە. هەموو مرۆڤایەتیە پارێزێ ئیسلام هەموو مرۆڤایەتیە پارێزێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک من خاوەنی ئابووری سەربەخۆم من ئاینی پیرۆزی ئیسلام حڕی کردوم بۆ پارەی خۆم تەحەکوم بکەم سەدەقە بکەم پرۆژەم هەبێ کاری خەیری پێ بکەم داوە بانگەوازی پێ بکەم خزمەتی ڕێکخراوەکەی پێ بکەم هەر شتێکی پێ بکەم ئیسلام دەستکراوەی کردوم نابێ لەلایەن هاوسەرەکەمەوە ئیجراعاتم لەگەڵا بکرێ. بەڵام کاتێک کە ئیسلام ئەم مافەی پێداوم نابێ منیش کەسێک بم ئیستیقلالی بابەتەکە بکەم لەسەر حسابی ماڵ و مناڵ و هاوسەرەکەم وەزیفاکەم ئەچمە دەرەوە کۆمەڵێک بێمافی ڕوبەڕووی ماڵ و مناڵ و هاوسەر و خێزانەکەمە بێتەوە. ئەی نابێ من بێم هاوسەنگی لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان و هاوسەرەکەم بەشکەم تیاچی ئەو ئابووری سەربەخۆی کە خێزان هەڵبۆشێنێتەوە تیابچی ئابوورە سەربەخۆی کە هاوسەرەکەم دڵڕەنجا بکە کە بەرەولادانم بەرێ کە بەرەو هەڵەشانەم بەرێ ئەو ئابوورە سەربەخۆی تیابچێک کە من بێمافی بەرامبەر بە مناڵەکەم کەم بەرامبەر بە کچەکەم کەم بەرامبەر بە کوڕەکە بکەم یا بە بەردەوامی ببم بەدانکون کەرە بەرامبەر بە هاوسەرەکەم وەکو چەکێک بەکاری بێنم. بۆیە بەڕاستی ئافرین بۆ ئافرەتانەی هاوسەنگی لە بینی خۆی هاوسەرەکەیدا ڕادەگرێ هەردووکیان بەیەکۆ تاوکاری یەکترین لەسەری واجب نییە. بەڵام دەستخۆشیم بۆ کایەوەی هاوسەنگی و ژینگەی ماڵەکەی پارێزێ بۆ ئەوی ژیانێکی بەختەوەر و ئارام و ئاسوودە بژێت. دەست خۆش بێ بەدرێخان. دکتۆرە لەم لاولەولان ڕاگەانەکانە دەیبینین هەواڵ بڵاو دەکرێتەوە ئەمڕۆ خانمێ کوژرا ئەمڕۆ خانمەتون تیژی بەرامبەر دەکرێت. ئەم هەواڵانە تا چەند کاریگەری هەیە لەسەر لایەنی کەمکردنەوەی تونتیژی بەرامبەر خانمان یاخود تا چەند کاریگەری لەسەر زیادبوونی چکە ڕەنگەم هەواڵانە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دەرونی کەسێک بەرەو شەڕەنگێزی بەرێت. پرسیارەکە زۆر جوانە ینی ئێستا هەواڵەکان ئەو هەواڵە گەرمانەی کە هەیە باس لە کوشتنی ژن خۆکوشتنی ژن تاوانەکان کە بەرامبەری کراوە بڵا ڕاستیە ئێستا ئێمە گرفتێکی هەرە گەورەمان هەیە ئەوەی کە ڕاگەیاندن بۆتە هۆکارێکی فێرکاری بۆ توندوتیژی. چونکە پێشتر ئەگەر توندوتیژیە قەتیس کرابێ لە ناو ماڵێک ماڵێک توندوتیژی تیاکرابێ یا لە ناو کۆمەڵێکا کرابێ ئێستا ئەدرێتە میدیایەکی فەرمی و ئەدرێتە سۆشیال میدیا ڕێگاکانی فێربوونی توندوتیژی فێری خەڵکەکرێ. ئێمەش زای مرۆڤ کائینێکە کە حەزی لە لاساییکردنەوەیە گەنجێک کە تازە فێر بووە فلیمێک دەرەکرێت کە چۆن ئاکشنەکە و چۆن ئەچێ کەسەکە دەستدرێژیە خاتە سەر و چۆن ئەیکوژێت و چی لێکە وردەکاری بابەتەکەی فێرەکە هەر لەم ماوانە ینی خۆمانەزانین چەند حاڵەتێکی وەڕوویە لێرە لە هەولێر ئێستا زۆر بووە لە سلێمانی لە هەڵەبجە ینی ئەڵە گەنجێک هەستاوە بەجارێ بەیانی هەستاوە دایکی و باوکی خوشکبراکانی کوشتووە. ئەمە بۆچی لیان پرسیەوە بۆچی وتێتی وەڵا حەزم کردوەوەی کە لە فلیمەکان بینیومە تاقیب بکەمەوە بزانم چۆنە گەنجێک ڕاگەانە ئەبێتەوە قوربانی ئێستا بەتایبەت کە ئەمە فۆکەس لەسەر ژنە و فلان ژن لەبەر ئەو حاڵەتە کوژرا لەبەر ئەم حاڵەتەوای لە هات لەبەر ئەمە یەکەم شت جارێ ژن بۆچی ببێتە هەواڵێکی گەرم کە ڤیوەری خوێنەری بینەری سایتەکان کەناڵەکانی پێزیاد بکرێ. ئەمەش بەلایەکی ترەوە بە کوژراوی ژن ئەکرێتە کاڵایەک کە وەرە تۆ سەیری بکە بۆ ئەوەی تاپان ئێستا وای لێ هاتووە هەموو ڕاگەیاندنەکان
منافسەیەکی زۆر گەورەیە کێبڕکەیەکی زۆر گەورەیە کام کەناڵە لایکی زۆرترە بینەری زۆرترە خوێنەری زۆرترە ئیتر ئەم کەناڵە ئەوە لێک نایەتەوە لە دەرخستنی ئەم مەسەلە توندوتیژیە ئەم دیاردە توندوتیژیە کاریگەری نەرێنی بۆ سەر کۆمەڵگە هەیە ئێستا ئێمە بێگومان ئەم ڕاستیە چەسپاوە کە ڕاگەاندنەکان بوونەتە هۆکاری دروستبوونی نەرێنی لە ناو خەڵکە هەم لایەنی دەرونیان تا ڕادەیەکی زۆر شڵەژاوە گەر ئێمە بەس باسی هەواڵە فەرمیەکان بکەین لە هەواڵە فەرمیەکانە ئێمە ئەبینین زۆرترین حاڵەت کە تەختیە ئەکرێ ڕووماڵەکرێ لایەنە نەرێنیەکانە لایەنە سەلبیەکانە وای لێیە تاکی کورد ئێستاکە بەگشتی و ئەگەر ئێمە تەنها نەڵێن کوردیش هەموو جیهان وای لێ هاتووە کە ئەوەنە هەواڵی نەرێنی ئەبیسێ ئەوەنە شتی خراپە بیسێ وای لێ دەویست نەرێنی بیرکاتەوە یعنی ئەمە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە ئێمە لە میدیایە باسی بەرپرسیارەتی میدیامان هەیە کە بەداخەوە هیچ میدیایەک تەنانەت نە لێرەش و نە لە دەرەوەش بەرپرسیارەتی ئەوە ناگرنە ئەستۆ کە چی بە پێشکەش بە جەماوەرەکەن چی ئەدەن بە جەماوەر چ شتێکێنێ لە ڕووی پەروەردەییەوە ئەمە پەروەردە بە جەماوەرەکات نەخێر ئایا لە ڕووی زانیاریەوە ئایا ئەم زانیاریە تا چەند پێویستە بگاتە جەماوەر بۆ نمونە تا چەند پێویستە ژنێک ئەگەر خۆی کوشت بێ من بیەم بە یا ژنێک ئەگەر خۆی سووتان دەبێت تا چەند پێویستە و زانیاریە بگاتە جەماوەر ئایا جەماوەر چی لەوە حاصلەکە یعنی ئێستا کەناڵەکان وایان لێ هاتووە هیچ پێوەرێک ناخوێننەوە تەنها بەداخەوە من هەمویان ناڵێم بە بێگومان ئەمە ڕاستیەکە و چەسپا و لە بواری میدیای ئێمە باسی لێوەکەین کە ڕاگەاندنەکان بوونەتە هۆکارێ بۆ زیادبوونی توندوتیژی بۆچی چونکە وەکو فێرکاری خەڵکەکە فێرەکەن ئەوەشی کە نەیزانی بێ فێری ئەەکەن کە ئەم شتە هەیە ئێمە خۆشمانە زانین کە ئێستاکە کۆمەڵگە لەژێر فشارێکی زۆرە لەلایەن فشاری ئابوووریە لەلایەک فشاری ئابووری فشاری کۆمەڵایەتی گەنجێکە ماوەیەکی زۆرە ماوەتەوە هیچ توانایەکی نییە خۆی تەکوین کردبێ لەوانەیە بیر لە چەندین شتی خراپ بکاتەوە کاتێکیش ڕاگەاندنەکانە بینێ لەسەرێک خۆ ئێمە باس بەدرێخان هەندێ ئاماژەی جوانیە چەندێ ژنی لێ قەوما و داماو هەیە بیست ئەوەندە ژنی سەرکەوتومان هەیە بۆچی نایەن نمونەی ژنە سەرکەوتوەکان بیان بە میدیا یعنی ئێستا کە باس لە ژنەکرێ بە کائینێکی زۆر لاوازی فەقیری داماوی قوربانی ئەدرێتە قەڵم هەر خۆی لە خۆیان دەرخستنی ژن ئەوەنە بە قوربانی یعنی ئەوەنە بە قوربانیکردنی ژن بخرێتە ڕوو ئەمە لایەنێکی لاوازی ژن دەرئەکەوێت ئەیت بۆ لایەنە بەهێزەکانی دەرناکەوێت من لە ماوەیە گوێمان لە وەزیری خوێندنی باڵا بوو کە لە 52 یا زیاترە خوێندکارانی زانکۆ لە کچانن ئێمە کە لە ناو زانکۆیە مامەڵایەکەین زیاترین تە لە بە سەرکەوتوەکان زۆربەیان کچانن یعنی بۆچی ئاماژە بەوە ناکرێ ئێمە چەند دکتۆرمان هەیە چەند ئەندازیاری سەرکەوتومانەیە چەند مامۆستای سەرکەوتومانە یعنی ئێستا لە خانمی سەرکەوتومان هەیە ناوەندەکانی ئێستا کە جەنابەت پرسیارێکت کرد کە ژن هاتۆتە دەرەوە هێنراوتە دەرەوە یعنی ئێمە بەپێی ئەم ژیانی کە ئێستاکە تایە ئەژین لەوانەیە واقع وای لێ کردبین کە ژن بێتە دەرەوە ئیش بکە بەڵام ئەوە ژنە ئەو سنوورە بۆ خۆی دیاری ئەکات کە کەس نەتوانێت دەست درێژی بخاتە سەر ئەگینا لەگەڵ ڕێزمە بۆ زۆرترینی ئەو ژنانی کە ئیشەکان کە ئەڵێن کاتێ ئەم ژنە تەحەڕوشی پێکراوە لە شوێنی کاریا بەشێکی زۆری ئەو تەحەڕوشەکە پێکرێت هۆکارەکەی خۆیەتی ئەمە بە توێژینەوە ئێمە دەرمان خستووە هۆکارەکە خۆیەتی ئەگینا ئەگەر خۆی سنوورێکی بۆ خۆی دانابێت کە نابێ ئەم پیاوە بە هیچ زۆرێ بە چاوێکیش بێ هەراسانی بکایە تەحەڕوشێکی پێ بکە ئەو کاتە کەس ناتوانێت بەڵام کێشەکە لە ژن خۆیەتی زۆر جار دەست خۆش بێت لەیلا خان ئێوە کۆڕێکخراوی پەیوەندی خوشکانی ئیسلامی کار و ئامانجان چییە و چیتان کردووە بۆ داکردن لە مافەکانی خانمان لە ناو کۆمەڵگادا ئێمە لە سەرەتای دەستپێکردمانەوە تا ئێستاش بەردەوامین هۆشیارکردنی خوشکانمان بە شەرع و بە ئەو پەیامەی کە هەیەە ئەوە کاری سەرەکیمان بۆ ئەولەویەتمان بووە و هەروەها پڕچەکردنیان بە زانست و خوێنەواربوونیان ئەوەشە لە ئەولەویەتمان بووە و هاوکار لەگەڵ ئەم خوشکانەشە هەمیشە کۆڕ و سمینار و ئەوانەمان کردو بە بەردەوامی و چوینەتە ناو یەکەیەکەی لادێ و شار و هەموو ئەم شوێنانە و ئێمە لەسەر فئەیەکی تەمەنێکی
دیاریکرا و کارمان نەکردووە بەداخەوە ئەو یاسایانی کە ئێستا هەیە و ئەیهێنن ئەو ئیتیفاقی دەولیانی کە هەیە کار لەسەر ئافرەتێکەکە 15 ساڵ بۆ 25 ساڵ ئەم تەمەنەی ئەوێ بەڵام سەیرەکەی ئەوەی کە ئێمەڵێ قسەکان تۆ وا تێگەشتم پێ دوای یاسا هۆکارێک نییە بۆ وەرگرتنەوەی مافی ئافرەتان یاسای کوێ یاسای کوردستان یاسای کوردستانەوەی کە هەیە تا ئێستاکێ ئەگەر پیادە بکرێ عنی ئەوانەی کە هەڵێنجراوە لە پەرلەمانی کوردستانە هەڵێنجراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە خۆیان هەڵێن ئەبێ دەستور لەوە لا نەیات ئەمەی تا ئێستاکێ هەیە ئەوە باشە بەس ئەوەی کە دەستکاری ئەکرێ ئەو پرۆژانەی دەنێرێتە پەرلەمان ئەمە هەمووی پیلانێکە بە نێڵی سەرگرێ یعنی ئێمە ئەو فیئەی کە ئێمە کارمان لەسەر کردووە لە کیژۆڵەیەکەوە پێش 15 ساڵ لە دوای ئەوە لە پیرێکەوە ئەمە ئیسلام مافی ئەیاتێ ئێمە کارمان لەسەر ئەمانە کردووە بەڵام سەیرەکەی ئەوێ کە بەرامبەرەکە دیێت کار لەسەر تەنها کچەکات بۆیە ئەهان کە کاتێمانیش باسییان کرد میرات باسەکات تەنها باز لەوە ئەکا لەو بە شەمیراتە ئەکا کە کچێکی بەو تەمەنە وەریەگرێ باز لەوە ناکا دایکێ چەند وەرەگرێ باز لەوە ناکا نانکەکە چۆن میرات وەرەگرێ باز لەمانە ناکات باز بە تەنها ئەو مەبەستی ئەو فیئەیە کاری لەسەرەکات تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی تری خانمانە ڕێکخراوە ئیسلامیەکان ئەلحەمدولیلا هەماهەنگیمان باشە ئەوانی ژەگەڕ ڕەکە ڕێکی عام بێ لەگەڵ یانین بەڵام ئەوەی کە ئەجیندایەکی خارجی بێنێت دژی پەیامەکەی من بێ کە تا ئێستا ئەوەمان بینیوە لێیان و کار لەسەر برینەکانی کۆمەڵگە نەکات و ئەو کێشانەی کە هەیە نەبێتە چارەسەرێ بۆ کێشە واقعیەکانی کۆمەڵگا بەڵکو بێت کێشەیەکی تر بێنێ زەقی کاتەوە دروستی کاکە بوونی نییە بۆ ئەوەی فەندی پێوەرگێ ئەمە هەرگیز من ئێمە لەگەڵ یانانین و هەرگیز ئەو کارانشیان لەگەڵ ناکەین بەڵام لەگەڵ ئەمانە ئەلحەمدولیلا کە تا ئێستاکێ پەیامانیەکە و ئەوەی کاری بۆ ئەەکەین یەک بەرنامە و یەک هەدەفمان هەیە ئەوە تا ئێستاکێ باش هاتوین ئینشاءالله بەردەوامی شەبین ئەوەی کە من پێویستە بیڵێم بەو ڕێکخراوانەی کە هاوکارن لەگەڵمان ئەوەیە کە ئێمە زوڵمێکی زۆر کراوە لە کچانمان کە ئێمە وەکو کەسێک کە پەیامداری ئاینی ئیسلامین ئەبێ بین کار لەسەر ئەوە بکەین با کاری ئایندەمان ئەگەر پێشتری شەوڵمان لەسەر نەیابێ لە مەولا کارمان لەسەر ئەوە بێکە ئەو ئافرەتانەی کەوا لە تەمەنێکان کە کەوتونەتە تەمەنێکی شەڕی ناخۆ کەوتونەتە تەمەنێکە هێنی گەنجان کۆچی گەنجان کەوتونەتە ئەم تەمەنی گەندەڵی ئیداری و نەبوونی موچە و هات لە خوارەوەی اقتصادە ئەبێ کار لەسەر ئەوانە بکەین کە هاوسەرگیریان نەکردووە ئێمە وەکو ئەو پەیامە گرنگەی کە هەمانە بێن دەستی ئەو خانمانە بگرین و بیکەینە پرۆژەیەکی کاری ئایندەمان بۆ ئەوەی بڵین ڕوومان بێ کە ئێمە چیمان کردووە و چیمان پێشخەش بۆ بۆی کەمی کاتەوە بەدرێخان دوا قسەت کار و چالەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی چییە کار و ئاماژتان چیە بەڵام لە ماوەیەکی زۆر کەمدا سواز بخوا لە سەرەتانەوەتەکانەوە تا ئێستا بەبێ پشوو بەبێ ماندووبوون خۆبەخشانە شار بە شار و گوند بە گوند و قەزا بە قەزا کوچە و کۆڵانەکانی هەرێمی کوردستان کەواتە منحەیەکتان نییە ڕێکخراوی خوشکان بە عام هەر هەمووی خۆبەخشکارەکە بۆیە شار بە شار ئەلحەمدوللا لە قوپۆپمان بۆ هەموو شار و شارۆچکە و قەزان و ناحیەکان ئەمێ شانازی بۆ بکەم ئەلحەمدوللا هەموو کوچە و کۆڵانەکان شایەتن چۆن ئافرەتەمەکەیەکان دڵیان بە ڕەنج و ماندووبوونی خۆیان خۆش بوو کە هیجرەتیان کرد بۆ مەدینە ئێمە شانازی ئەلحەمدوللا بەو جوهد و ماندووبوونەکانمانەوەکەین هەنگاوەکانی ئێمەش هیجرێت بێوخوا ئەبۆ شێوەیە وێنای بکا بۆ ئێمە زۆرێک ئەلحەمدوللا پرۆژەمان هەبووە ئەلحەمدوللا ئەوە ئەو هەموو ستەنتەری پەروەردەی قورئانیەمان هەیە ئەلحەمدوللا ئەو ئەلحەمدوللا دنیایەک لە کەفالیەتی و کەسۆمای چاوانمان هەیە هەموو لقەکانی بۆ شار و شارۆچکەکان ئەلحەمدوللا بڵاو بۆتەوە خۆی لەخۆی خزمەتێکی گەورەیە ئەلحەمدوللا ئێمە سکرتارێتی خوشکان چەند لقی هەیە لە شار و شارۆچکەکاندا کە خزمەت بە ئافرەتانمانەکە ئەوە خۆی لە خۆیدا جێگەی شانازیە و چەند لق و چەند ئەنجومەنی خوشکانمان هەیە و جێگەی شانازیە و جگەلەوە چەند ڕێکخراوی مەدەنیمان هەیە کە هەر یەکەمان لە بوارێک بواری تەندروستی بواری ژینگەی باری خێزانی بواری مناڵان لە هەموو بوارێکدا خاوەری چەند ڕێکخراوی مەدەنین من خودی خۆم 11 ساڵ ڕێکخراوێکی مەدەنی هەبوو بە ناوی ڕێکخراوی سای خێزان لەوانەیە بەقەی سەدان حاکم و پارێزەر کێشەی خێزانیم چارەسەر کردبێت کە هەموو بە مجەڵەد و مستەمسەگلایە سوپاس بۆ خوای گەورە هەر لە ڕوانگەی
ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەتەکیید هەر لەو چارچە ڕێکخراوە الحەمدوللا کارمان کردووە چ جای لەوەی کە الحەمدوللا بە ڕێکاری یاسایی خۆی لە زۆربەی قوتابخانەکاندا کۆڕ و سیمیناراتمان هەبووە و لە چاکسازیەکانە سیمیناراتمان هەبوو بۆ ئەوەی جارێکی تر ئەوانەی تاوانیان کرد بە کەڵکی شیاندن بێنەوە ناو کۆمەڵگا زۆرێک لەبەر کەمی کات زۆرێک الحەمدوللا لە پرۆژەی ڕێکخراوانە کە ئێستا ئەمە مشتێکە لە خەروارێک باسی دەکەین کە بەبێ ماندوو بوون خۆنەویستانە خۆ بەخشانە بە بەردەوامی شانیان داوەتە بەرمەسئولیەتێکی گەورە بۆ خزمەتی تاک بە تاکی کۆمەلگا لە مناڵێکەوە هەتا پیرێک بە ساڵاتچوێک گەنجێک کوڕێک بە تایبەتی خودی ژن ئێمەوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی زۆر 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 الحەمدوللا خزمەتی بەرچاومانە بووە مێژوو شایەتە. دەست خۆش بێت دکتۆرە ئەوکو ڕێکخراوی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان کار و ئامانجتان چیە و چۆن کارەکانتان دەکەن لە ناو کۆمەلگادا؟ وەڵڵاهی بێگومان هەموو ئەوانەی کە بەدرێخان باسی کرد کە لە نەوەدەکانەوە لە نەو چوارەوە تا ئێستا یەکگرتووی خوشکان دروست بووە بێگومان ئیشی لەسەر چەند ڕەهەندێک کردووە و ڕەهەندی خێزانی کاری زۆر کارەکانی تر ناکرێ من ئێستا یەکەیەکە باسی لەوە بکەم بەس ئامانجی ئەوە بووە کە خێزانێکی تەبای مۆدێرنی لەگەڵ حاڵەتی ئێستا بگونجێ دروست بکە ئەتر لە هەموو مەسائلەکانی کەیە بەڵام ئەوەی کە من ئەمێ ئێستاکە ئاماژەی پێ بێم لەسەر مەسەلەی فکری ئیسلامی و ڕاستکردنەوەی هەندێ هەڵا کە بەناو ئیسلام ئەم هەڵانە بەرامبەر بە ئافرەت ئەکرا ئیشێکی زۆری کردووە یەکگرتووی خوشکان لەوە یعنی چەندین کتێب و نامیلکەی دەرکردووە و زمان حاڵێکی هەیە بە ناوی ئایندەوە ئێستاش ئایندە سازی کە ماگانە دەرچووە بەردەوام ئیشی لەسەر ڕاستکردنەوەی ئەو هەڵە تێگەیشتنە بووە کە هەندێک جار بە ناوی دینەوە بەرامبەر بە ئافرەت کراوە ئەمە ئاساوارێکی خراپی ئەگەر هەبوو بێ ئەوەیە کە خەڵکی وای زانیوە ئەوە دینە چونکە هەندێک جار بەداخەوە بەسەردەمی مامۆستاکان با بڵێن مەلاکان ئەوەی کە باس ئەکرێت بەسەر زمانی ئەوانیشەوە گوێزراوەتەوە بەڵام کاتێک کە تویت ئەو هەمووە تێڕوانینە هەڵەیە کە بۆ ئافرەت کراوە بۆ نمونە ئافرەت توانای بەو شێوەیە نیە بێت توانای یەکسان نیە بە توانای پیاو یا ئافرەت نابێت تێکەڵی سیاست بێ یا ئافرەت نابێ ئەمە بکات تۆ کاتێ ئەڕۆیتەوە ئەڵەی نەخێر لە سەردەمی پێغەمبەرە درودی خوای لێبێ حەزرەتی خەدیجە جوانترین دەوری سیاسی بینیوە عایشە گەورەترین مفەکر بووە یعنی ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خذوا نصف دينكم من هذه حميراء لم أفرت الناس كسور كارني ويدينا كتان وربقرن يعني تو سيرك أما على يكتا استش بجمارك بالضبط ناس أنا بس جماريكي زور زور لأحاديث لسر زماني حضرتي عايشة وهات وكاتي كيب ولو كساني فتواياوە یعنی زۆر جار کەسێکی باڵا دەرس فتوایەکی کردوتی نەخێرم فتوای ڕاست نییە ئەمەیان ڕاستە و خەڵکیش گوێی بۆ گرتووە کەواتە ئەوەنەی ژنان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەوریان هەبوو ڕۆڵی سیاسیان هەبووە فکریان هەبووە خێزانیان هەبووە کۆمەڵایەتیان هەبووان لە چرخەکانی دوای ئەوە بە کولتوری با بڵێن عەرەب یا کولتوری تورکەکان یا هەر کولتورێکی تر بێ ئافرەت بە جۆرێ لە جۆرەکان خراوەتە پەناوە بەڵام ئێمە ئەگەڕینەوە سەر ئەو سەردەمە زێڕینەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی دەوری تیابینیەوە من تەنها یەک شت لێرە ئەڵێم خوای گەورە کچ پێشەوەی لە دایک بێت دیفاعی لێ کردووە تا بە نەسی ئایەت زەمی ئەو کەسانە ئەکا کاتێک کە ئەزانێ کچەک ئەو مناڵی کە لە دایک بووە کچە ڕەنگی ڕەش هەڵەگەڕێت و بێتاقەتە بێت و خۆی ئەشارێتەوە وەکو وایە عیبەیەک لە ناو خێزن لە ناو ماڵەکەی هاتی بێتە بوونەوە کەواتە هەر پێشەوەی کچ لە دایک بێ خوای گەورە لە قورئانە دیفاعی لێ کردووە کە ئەمەش مرۆڤێکە هیچ جیاوازیەکی لەگەڵ قورئانیە دوایی کە کاتێک کچ زیندە بەساڵ کراوە بە ئەو پەڕی تاوان یعنی باسی تاوانێکی گەورە ئەکاوە ئیذا المەوءودەة سئلت بأي ذنب قتلت کەواتە ئەم تا ئەمانە شتێکە کە ئێمە یەکلاین کە خوای گەورە هیچ نایەکسانیەکی لە بینی ژن و پیاوە دانەناوە. دکتۆرە بابەتی داکەکردنە مافەکانی ئافرەتان بە بەرنامەیەک و دوان بڕوا ناکەم تاوا بێت بابەتێکە کە زۆر قسە هەڵەگرێت و لە کۆتایەکە لەوە هەمومان لەوە تێدەگەین کە ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە سەرەتاوە هەتاوەکو ئەمڕۆژ داکەکی لە مافی ئافرەتان کردووە و باخێکی گرنگی پێداوە و لە پلەیەکی بەرزدایناوە. لیلا خان دوا قسەت و دواوتت فەرموو. دەستخۆشیتان کەم ئەلحەمدوللله ئێمە لەو شوێنانەی کەچەی شانازیە کە ئێمە ئیسلامی کارمان کرد بێکەمترین تونند و تیژی هەیە و خۆکوشتن سفرە ئەمەوێ ئەو کولتورە جوانە بگەێنین بە هەمووی ئێمە کار بکەین ئێمە بینە مجتەمع ئێمە ئازارەکانی مجتەمع ئەزانین و ئێمە حەلمان پێ
لەبەرەوە وابزانم کۆمەڵگەیش ئەمە هەمووی ئەزانێ و ئێمە ئەو عاداتانەی کە مەسەلەن خراپ بووە لەگەڵ ئیسلامان نەهادوێتەوە وەکو کولتورێکی خەڵکەکەوا بۆ ئێمە هەوڵمانیاوە لای بین یەکێک لەوانە ئەو لەسەر پێشکەمارە بڕینە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان 15 حاڵەتی وا لە ڕانی و دەوروبەری هەبوو مارەیەکەیمانیاوە و مادیەکەی مانیاوە و ئەو کارەمان هەڵوەشاندەوە و هەروەها مەسەلەی ژن بە ژن و شیربایی هەر لە منتیقەی شارە زوور و ئەوانە نەمان هێڵاوەکە وەکو کولتوری هەبوو و خەڵکانێک یانویست بێ نەپاڵ ئیسلام ئێمە توانیمان هەر بە ئیسلام ئەوە حەلکەین کەواتە ئێمە چارەسەرمان پێیە ئینشاءالله بتوانین بەو چارەسەرە جوانی پێمانەکە ئیسلامە کە پەیامی قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پڕیەتی لە بەهای جوان بۆ کۆمەلگا نەک تەنها بۆ ئافرەت بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا بتوانین ئەوە بچەسپێنین بتوانین کار بکەین بتوانین ئەو بەها جوانانی کۆمەلگا ماندووبوونی هەمووتان دیارە لە ناو کۆمەلگادا و سپاس بۆخوا توانێتان کاریگەریەکی زۆر باش ناو کۆمەلگا بە تایبەتی ناو خانمانە بە دەرکەوێت دەشتان ساق بێت ئەزێتمان سپاس بۆ میوانداریەکەتان بەخێر بێن تاوەکو بەنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان بکەم.